ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز لە ئەڵلقەیەشی نوێی پانۆرەما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر یەگەڵوێستی کورد لە بەرامبەر ڕووداوەکانی عێراق ماوەی چەند ڕۆژێکە کۆمەڵێک گۆڕانکاری لە عێراقدا تۆتە ئاراوە کە ئاراستەی ڕووداوەکان بەرەو هەڵکشانی زیاتر ڕوا لە نێوان لایەنە سیاسەکان بە تایبەتی لە نێو ماڵی شیعە کە شڕبوونەوەی بەریەکەوتنەکانە لە نێو چوارچێوەی هەمانگی و هەروەها ڕەوتی سەدە دیارە کۆمەڵێک پێشنیاز و کۆمەڵێک دەست پێشخەری لەلایەن هەردوو لاوە ئاراستە یەک دەکرێت بەڵام هەر لە جێ خۆیدا و دەست پێشخەریانە ڕەت دەکرێتەوە ئەوەی کە زۆر گرنگە لە ئێستادا ئەنی کورد درشی بۆ مەترسیانە کردووە کە لە داهاتووشی نزیکدا هەم ڕوبەڕووی عێراق هەم ڕوبەڕووی پرۆسی سیاسی لە عێراق پرۆسی دیموکراسی و لەگەڵ ئەوەشدا ڕوبەڕووی کورد پێدەچێت بێتەوە ئێستا جم و جوڵی کورد بۆ ئاراستەیە کە یەکگوتاری و یەکهەڵوێستی و یەکگرتووی لە نێوان سەررجەم لایەنە سیاسەکان لەسەر هەمویانەوە لە نێوان پارتی و یەکێتیدا بێتە ئاراوە بۆ کۆی ئەو ڕووداوانەی کە بڕیارە لە داهاتوویشی نزیکدا لە عێراق بێتە گۆڕێ. ئەم شە گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکان کاک سەربەزمەمی سەرۆکی ڕێکخراوی دیالۆگ بۆ کوردستان ڕێکخراوی کوردستان بۆ دیالۆگ بورە بەخێربی کاک سەربەز سپاس دەکەم کە لە ستودیۆ لەگەڵمانەی هەروە برای بەڕێزمان کاگاری ئەحمەد یاساناز کە لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە کاگاری ستاو لە جەنابیش بێ سپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی کاک سەربەزەکە لە جەناب تۆ دەست پێ بکەم جارێ وێنایەکی ئەم دۆخی عێراق بین کە پیایە گوزارێت بەڕاستیانی هەڵکشان و داکشانێکی زۆر هەیە لە ینی چڕبوونەوەی ڕووداوەکان و بەریەکەوتنی ماڵی شیعی و ئەوەی کە تاوەکو ێستا نادیارە ینی ڕەوشی عێراق و دۆخی عێراق کە بەچووەگا خوێندنەوەتان بۆم دۆخەچ لە ڕاستیە ئەوەی کە ئێمە بەریەکەوین دۆخی عێراق لە ماوەی 100 ساڵی ڕابردوو دۆخێکی ناجێگیر و شلۆق بووە ئەگەر هەندێک قۆناغیش بۆ مدەتێکی کاتی جۆرێک لە ئارامی جۆرێک لە سکوونی بەخۆیەوە بینی بێ بەڵام تەمەنێکی درێژی نەکێشاوە و بە تایبەتی لە دوای ساڵانی 60وانێ عێراق لە دۆخێکی زۆر نالەبارەیە کە بەردەوام ژمارەیەکی زۆر لە شەڕی ناوخۆیی و شەڕی دەوڵەتانی ناوچەکە بەرۆکی ئەم وڵاتەی گرتووە یاخود با بڵین حکومڕانەکانی عێراقیان تووشی جۆرێک لە چەرمەسەری کردووە و بەردەوام ئەگەر لە ناو خۆیان کێشەیەکیان نەبوو بێت شەڕێکی گەورەیان دروست نەکردبێ ئەوە لەگەڵێکی یەک لە دەوڵەتانی ناوچەکەیە لە کێشە و ململانیا بوون هەر بۆیە ئەکرێ بڵین لە 60 بۆ 70 ساڵی ڕابردوو عێراق بۆتە وڵاتێکی وێران و وڵاتێکی هیلاک و ماندوو وڵاتێکی پڕ قەیران و کێشە و ئەوەی ئێمە بەریەکەوین بەڕاستی پاشخان و مێژوویەکی درێژی هەیە و ئەوەی کە جێگەی نیگەرانی ئەوەیە کە لە دوای ساڵی 2023 دەستپێکێکی نوێ هەبوو بۆ عێراق زۆر جار پیانەوت عێراقی نوێ عێراقی ئیتیحادی عێراقی دیموکرات بەڵام بەداخەوەی کە لە دوای تەجروبەکردنی زیاتر لە 18 ساڵ ئێمە بەریەکەوین و ئێستای خوێنینەوە ئەوەیە کە ممکن نیە عێراق ئارامی بخۆی ببینێت بە تایبەت بەم فۆرمی بەڕێوەبردنەی کە هەیە بە تایبەت بەو خەیاڵدان و ئەفکارانەی کە ئەیانەوێت عێراق بە شێوەیەکی مەرکەزی بەڕێوە ببن زۆر جار ئێمە لەسەر زمانی محەلیلەکان لەسەر زاری کاربەدەستە گەورەکان تەنانەت زەمانێک جۆ بایدن کە جێگری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو پێشنیازێکی هەبوو بۆ جۆرێک لە سێ دەوڵەتی لە عێراقا دەوڵەت یان دەوڵەت تۆچکە یان شێوەیەک فۆرمێکی تازە لە دابەشکردنی عێراق بۆ سەر سێ دەوڵەتکە پێکەوە بتوانن لە قاوارەیەک شاد جۆرێک لە یەکگرتووی جۆرێک لە ئیتیحادیان هەبێ بەڵام هەرێکی لەم دەوڵەتانش بۆ خۆی دەوڵەت بێت و کیانێکی سربەخۆی بێت بتوانێت ڕسمی سیاسەتی ناوخۆی بکە بە باوەڕی من ئەو فکرەیەکی تا ڕادێکی زۆر تەندروستە و لە ئاسی ناوخۆی شەوە ئێمە زانین کە بە تایبەتی خەڵکی کوردستان بێ ئەنداز ئاواتی ئەو ئاخوازن کە ڕۆژ لە ڕۆژان هەرێمی کوردستانیان باشووری کوردستان لە دیفاکتۆیەکی لەوەی ئێستا گەورەتر و باشتر پێ ناسەکراوترا خۆی ببینێتەوە کە بە باوەڕی من لە کۆتاییشە ڕەنگە دوایین دەرەنجام دوایین چارەسەر بۆ عێراق و بۆ کورد و عەرەب لە هەردوو پێکاتەی سونە و شیعە هەرەوە بێت کە ئێمە قوبڵی ئەوە بکەین کە فۆرمێکی پێشکەوتوتر لەوەی ئێستا ڕەچاو بکەین و ئەوەی جێگی داخ و نیگەرانی ئەوەیە کە بەڕاستی لە عێراقا دەستورێکەیە کە زۆرینەی عێراقیەکان دەنگیان پێداوە ئەم دەستورە ئەکرا زۆر کێشە چارەسەر بکە بەڵام هەمیشە مامەڵەی بەشێ لە هێزە عێراقیەکان و بە تایبەتیش لە نێو ماڵی شیعیەوە مامەڵەکردنیان لەگەڵ دەستوری عێراقی مامەڵەکردنێکی سیاسی بووە نەک مامەڵەکردنێکی یاسایی هەموو ئەو هۆکارانە بوونەتە هۆی ئەوەی کە ئێستا ئێمە عێراق بینین لە خراپترین هەلومەرجی سیاسی اقتصادی تەنانەت ژیانی کۆمەڵایەتیایە ئەگەر ڕۆژانە ئێمە سەیری ئەو ئامار و داتایانە بکەین کە نەتەوەی گرتوەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بڵاوەکەنەوە
ئەبینین کە عێراق لە هەڕەمی یان لە لووتکەی ئەو لیست و قایمانەیە کە بۆ هەژاری نەخوێندەواری نەبوونی ئاسایش نەبوونی ئاوی پاک بۆ خواردنەوە زۆرترین ژمارەی ئاوارە لە ناوخۆ لە دەرەوەی وڵات بەرزبوونەوەی ئاستی نەخوێندەواری بەرزبوونەوەی ئاستی نەخۆشی و بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیانەی کە لە زۆرێک لە وڵاتان هەر نەماون لە چەشنی کۆلێرا و زۆر نەخۆشی تر هەموومانە کۆمەڵە گزارشتێکن لەوەی کە بەڕاستی عێراق لە دوای 17 ساڵ لە ئەزمونکردنی فیدرالیش نەیتوانی سەرکەوتوو بێت و ئەمە مانگەێنە بۆ درەنجامی کە بڵین بەڕاستی دۆخی عێراق و یەکنەگرتنەوەی عێراق و پێکەوە نەسازانی کورد و سونە و شیعە مەسجێکە پەیامێکە بۆی کە بڵین عێراق پێویستی بە فۆرمێکی لەوەی ئێستا پێشکەوتوتر هەیە کاکرێ کۆنفیدرالی بێ کاکرێ سێ دەوڵەت بێ لە چوارچێوەیەکی نوێیە کە ئەم دەوڵەتانە پێکەوە بتوانن هەماهەنگ بن و جۆر لە جۆرەکان پێکەوە بسازێن و مانەوەی عێراق بەم فۆرمی ئێستای یان بەم شێوازە و بۆم ستایلێک ئێستا ژیانی تیاکرێ بە باوەڕی من ممکن نییە و ئێستا عێراق وڵاتێکە لە زۆر ڕوانگەوە سست و لاوازە بە تایبەت سیادەی عێراق کە دەوڵەت یەکێ لە سیما سەرەکیەکانی سیادەیە عێراق وڵاتێکە سیادەی نەماوە یان سیماکانی دابەشبوونی بەدەرکەوتوەوە عێراق تەنها لەسەر خەریتەیە وڵاتێکی یەکپارچەیە و بەڕاستی لە زۆرێک لە سنوورەکانیوانێ دەوڵەتانی زلهێزی تورکیا و ئێران زۆر دەستدرێژیەکەنە سەرم دەوڵەتە و دەوڵەتانی زلهێزی دیکەی ناوچەکەش دووبارە ناوچەکەش و جیهان ئەجندای تایبەتیان هەیە بۆ عێراق بە جۆرێک زۆر جار بەشێ لە محلەکان ئەڵێن کە هیچ دەوڵەتێکی ناوچەیی نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ عێراق کارنامەیەکی نەبێ بەڕاستی ئەمە بۆ خۆی کارەساتە لەوەی کە عێراق وڵاتێکە لە ڕووی سیادەوە تێکشکاوە کەوتووە لەرزیوە و بە باوەڕی من کاتێتی و ئەم تەنگەژەی کە ئێستا بەرۆکی عێراقیەکانی گرتووە بە تایبەتی من نزیکە بینەوە لە نزیکەی ساڵێک کە ئینتیخاباتی گشتی عێراق ئەنجام درراوە لە دەی 2021 وای ماچینەوە مانگیدا نزیک بووینەتەوە لە وادەیە بەڵام هێشتا کابینەی نوێی حکوومەت نەکرد پێک نهێنراوە بەڵکوی هێزوو لایەنە سیاسیەکان زۆر لە یەکتری دوورکەوتونەتەوە داوای هەڵۆشانەوەی ئەنجومەنی نوێنەران داوای هەڵۆشانەوەی ئەنجومەنی نوێنەران نەکرێ گەورەترین لیست ئیستیقالەی کردو لە پەرلەمان ینی کۆمەڵی ئیشکالەتێکی تازە سەریان هەڵاوە کە بە باوەڕی من چارەسەرکردنیان ئاسان نابێت دەستخۆش کاگێ سەربەستجان دێمەوە خزمەت جەنابەت کاگێ ئاری ئەحمەد ینی کاک سەربەست ینی دیمەنەکەی عێراقی بەگشتی ڕوون کردەوە ئەو کارتێکەرانەی کە هۆکارن بۆی کە دۆخی عێراق بگاتەم ئاستە یانی شیکردنەوەیشی باشی بۆ کرد ئەوەی کە ینی قسەی لەسەرەکرێەوەی کاک سەربەستی ژاماژەی پێدایانی سەررجەم ئەو وڵاتانی کە بەرژەوەندیان لە عێراقدا هەیە ئەمان خۆیان کارنامەیان هەیە بۆ عێراق کە بەڕێوەی بەرن بەڵام ینی بەداخەوە ئەوەی کە ینی عێراقیەکان بەدەستەوە ئەناڵێنن لایەنە سیاسەکانی عێراقە کە خۆیان کارنامەیەشی هاوبەشیان نییە بۆی کە متفق من لەسەرەوەی عێراقی پێدا بەڕێوە بەرن و عێراق دەرباسکەن لەو چەقبەس و سیاسیە و لەسەر ژەبۆ قیرانانی کە پێدا تێپەڕە بێ پێ دوایە لایەنە سیاسەکان لە عێراق بەگشتی ینی متفق نین لەسەرەوەی کە ئەم وڵاتە بە ئارامی بەڕێوە بەرن یاخود نایەنەوێ عێراق بگەێنە کەناری ئارام زۆر سپاس بۆ جەنابتە زۆر سپاس بۆ بیدەرانی بەڕێز و بۆ میوانە بە ڕێزەکەتان لە ڕاستیدا ئەوەی کە عێراقی ئێستا تێکەوتووە مەهلوو مەرجان بارودۆخە ناجێگیرە ئەم ئاڵۆزیە ئەمە بەڕاستی ئاڵۆزی ئەمڕۆ نیە بۆ کۆکەڵەی ساڵانی ڕابردووە هەر لە دوای 2023 لە حکوومەتی لە مەرحەلەی انتقالیە ئەم کێشانە دروست بوو بەرامبەر هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی کورد و سونە کورد و شیعە ئەم کێش بە کێشبە سیاسیە ئەم کێشانە کێش و گیر و گرفتانە دروست بووە و ئەگەر بگەڕێنەوە بۆ هەڵبژاردننی ڕابردوو کە لە مانگی دەی ساڵی ڕابردووە ئەنجام درا بە هەمان شێوە بینیمان کۆمەڵی تەشەنجاتی سیاسی لە عملی سیاسی لە پرۆسی سیاسیە لە نێو هێز و لایەنە سیاسیەکانە دروست بوو هەر لە پروپاگەندەی هەڵبژاردنەوە دوای پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردننی شەوە لەلایەن محکەمەی ئیتیحادیەوە دووبارە بابەتەکان یاخود کێشەکانی گەورەتر کرد بەڕاگەاندنی ئەو ئەنجامانی کەوا شۆک بوو بۆ کۆمەڵی کەس کە لایەنێک زۆرینەی دەنگکانی هێناوە و ئەو لایەنە ویستی کە حکوومەتی زۆرینە پێک بهێنێ و کۆمەڵ لە لایەنی بەرامبەر کە ئاماژەیان بەوە کرد کەمە پێچوانەی عورفە سیاسی کە لە کاتی حکوومەتی انتقالیەوە لە دوای 2023 حکوومەتەکان لەسەر ئەو بنەمای پێک هاتوون لەسەر تەوافقی سیاسی پێک هاتوون ئەمە خۆی بۆ خۆی سەرەتای کێشەکان بوو لەبەرەوەی بەڕاستی ئاستی و شیاری تاچی کۆمەلگای عێراقی نەگەیشتوەتەوەی کەوا بەتایبەت هێز و لایەنە سیاسیەکانیش نەگەیشتوەتەوەی کەوا حکوومەتی زۆرینە پێک بێنێ ئەمە زانی لە هەموو وڵاتەکانە
لە زۆربەی وڵاتەکانە کە هەڵبژاردن حەسمە بۆ بابەتەکە ئەوەی زۆرینەی دەنگبێنێ حکومەت تشکیلەکە بەڵام وەکو وتم ئاماژەم پێکرد لە عرفێکی سیاسی هەیە لە عێراقا لەسەر ئەو بنەمایە ئەو حکوومەتانە پێک هاتوون تشکیل بوون ئەمە بە جۆرێک لە جۆرەکان پێشوانەیە عرفە سیاسی ئەمە لەلایەک دوو بینیمان فەوزایەکی زۆر لە خطاباتی سیاسی لە هەموو لە ناو هەموو لایەنە سیاسیەکانە هەیە بەڕاستی ئەوەی کە ئەم کێشەیە دروست کردووە و بۆتە چەقی ملبلانەیەەکە بەڕاستی هێزە کوردیەکانە یعنی من ئەمە بۆ واگەڕێمەوە کە کۆمەڵی کەس لەوانەیە بڵێن کورد معادلە نیە لە پرۆسی سیاسی عێراقیە ئەمە خۆی دەرخەری ئەوەیەکەوە کورد کارکتەریشی کاریگەرە لە پرۆسی سیاسی عێراقیە لە عملی سیاسی عێراقیە کە بتوانێت هەموو مؤسساتی دەوڵەت هەموو دەستگا و مؤسساتەکانی حکوومەت تعطیل بکە لەبەر ئەوەی کەوا لەناو خۆیانە ڕێک ناکەن ئەمە لە لایەکی تر دوو کۆمەڵی خوڕقاتی قانونی و دەستوری هەر لە دوای پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردنەوە ڕووی داوە ئەویش بە هەڵبژاردننی سەرۆ کۆمار و دەستی پێ کرد دوای ئەوەی کەوا جلسەی یەکەمی پەرلەمان کراوە درایە محکمە ئیتیحادی و محکمە ئیتیحادی قراری خۆی لەسەر درا و کۆمەڵی لایەن ناکۆکیەکانیان زیاتر قوڵ بۆ بە تایبەت لایەنی ئەوەی کە پێوترێت کوتلەی سەدەری و هاوبەشەکانی و ئیطاری تەنسیقیش لەلایەک کە چوارچێوەی هەماهەنگیە ئەمانە دووبارە کێشەکانیان ئەوەی تر قوڵ کردەوە و ئەو کاریگەری سیاسیان قۆستەوە بۆ کاریگەری یاسایی و تەنانەت پەلی کێشە بۆ کاریگەری ینی کاگێ بەگشتی ئەوەی کە لە بەڕێزە پرسم ئەوەی کە لە عراقدا گوزەری ئێستا بەدەر لەوەی کە یانێتوانین بڵین کێشەی سیاسی قوڵ هەیە لە نێوان لایەنە سیاسەکان کێشەی یاسایی و دەستوریش هەیە بێگومان ئەوەی کە ڕۆ ئەدا و ئەوەی کەوا دەرەنجامەکانی گەگەیشتونێتە ئەمڕۆکەوا سەدەر لە وتارەکانی ئاماژە بە کۆمەڵێ بابەتی سیر و سەمەرە بکە ئەوەیەکەوە کۆمەڵی خوڕقاتی یاسایی و دەستوری لە ڕابردووە ئەنجام دراوە و ئەوەی کە سەیرە بەلای ئێمەوە کە موسسەیەشی وەکو سوڵتەی تشعی کە بریتە لە پەرلەمان ئەمان خۆیان یعنی من تێناگەم بەڕاستی ئەوان خۆیان کە پێشێلکارێ قانونەکان کردو پێشێلکاری یاسایان کردو ئەمانە ناکرێ ینی بێ بەرنامەیەوە ئەمە هەموو پێشێلکاریانە لەوانەش بترازێ یعنی کە تۆپەکە هەڵەدەیتە محکمە ئیتیحادیەوە دوجار محکمە ئیتیحادی لەبەر بەرژەوەندی گشتی و لەبەر نەنانەوەی شێشە و گیر و گرفتەکان لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان و دواتر پەرکێشە بۆ ناو کۆمەلگای عێراقی ئەوانیش بە هەمان شێوە بە جۆرێک لە جۆرەکان خەرقی دەستورەکان بە جۆرێک لە جۆرەکان هەڵەیەکی دەستوری و هەڵەیەکی یاسایەکەن ئەمە بۆ خۆی یعنی ئەومان پێ ئەڵێ کە بەدیلی گفتوگۆ هەر ئەبێ گفتوگۆ بێ یعنی ناکرێت تۆ لە فەوزایکی سیاسی لە پرۆسی سیاسی عێراقا لەناو ئەم هەموو کێشمە سیاسی لەناو هەموو کێشە گیر و گرفتە سیاسیە بێ وتارێک بدەیت ئەوەی تر ئاگر لە پرۆسە سیاسەکە هەڵبدەیت و لە بەرامبەریشە کۆمەڵێک هەیە کۆمەڵی لایەن هەیە هێزی شەکداری هەیە ئەمە دوجار لێکەوتەی خراپی لێکەوێتەوە بۆیە ناچار ئەبێ بگەڕێنەوە بۆ یەکەم چارەسەری دەستوری و چارەسەری یاسایی و گفتوگۆیەکی جددی لە پێناو بەرژەوەندی گشتی و لە پێناو بەرژەوەندی کۆمەڵانی گەلی عێراقا بەڵێ دەست خۆشکاگاری دێم و خزمەت جانەوە کاک سەربەزیانیەوەی کە دەگوزارێت ینی ڕاستە کێشەیەشی قوڵی سیاسی هەیە لە نێوانم لایەنە سیاسیانەدا و هیچ لایەک مل نادا بۆ داوای لایەنەکەی بەرامبەری واتە تەنازول ناکە بۆ داو داخوازانی کە هەیەی هەرێک لە بەرامبەر یەکتریدا پێشنیاری هەیە و داواکاری هەیە بەڵام تا دوجار ئەم چەقوەس و سیاسیە بەردەوامە وینی گرفتەکە ئەوەیە و مەترسیەکە ئەوەیە کە لە داهاتوودا بە تایبەتیەوە کە باز دەکرێت لە نێو ماڵی شیعیدا بەرێکەوتنی چەکداری ژەوێ بەڕاستیان ئێمە دوور نییەوە چاودێرانی سیاسی عراقم دۆخە ینی بە ئەگەرێکی خوازرا و دەزانن بەڵام ینی من ئەمێ ئەو پرسم لەم فەوزا سیاسیەدا بۆچی ینی لایەنە یاسایی و دەستوریەکانی کە ئیتر عراقی پێ بەڕێوە برێت پەنا نابرێتە بەرەوە ڕاستە لە ڕابردووە پەنابراوەتە بەر یاسا و دەستور بەڵام لە پێناو لایەنەکان لە پێناو خۆیاندا بەکارێنێنا و یاسا و دەستور ئەتوانێت ئەم کێشانی عراق لە ئێسادا چارەسەر بکە؟ بڵێ وڵەکە هەوڕێ سەبارەت بۆی کە لە عراقا دەستور وەک پێویست مامەڵەی لەگەڵ ناکرێەوە بەشێ لە مادەکانی خەرقەکرێ بابەتێکی تازە نیە زیاتر لە 10 بۆ 12 ساڵە سەرۆکاتی هەرێمی کوردستان حکوومەت و پەرلەمانی کوردستان بانگەشەی ئەویان کردووە و زۆر جار بە ینی بەوردی بەڕوونی ئاماژیان بۆ کردووە کە لە عراقا کار بە بنەما دەستوریەکان ناکرێ و سێ ئەساسیاتێ لە عراقا کە پێوترێ سازان تەوافق شەراکەت ئەم سێ ئەساسیاتە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بە تایبەتی لە حکومی دووەمی نووری مالیکیە
بە تاوەتی وەلانراوە ینی ئەوەی کە ئێستا پێکاتەکانی کورد و سونە لە عێراق هەستی پێکەنەوەیە کە نە شەراکەتیان پێکرێ و نەتەوافق برارە ئەساسی و نیشتیمانەکان بە تەوافق تێپەڕێ و نەهێز و لایەنە سیاسیەکان سازانەکەن و لە بەرامبەر یەکتری نەرمیە نوێنن لەبەرەوە وازانم کە بۆ نمونەوە هاوڕێمان باسیەوەی کردەوەی کە ڕەنگە کورد هۆکاری پارچەبوون نێوماڵی شیعی بێ بە باوەڕی من کێشەکانی نێوماڵی شیعی زۆر لەوە گەورەتر و قوڵتر و سەختتر و کوشندەدرن کە پەیوەندی بە نێوماڵی کوردەوە هەبێ ینی ئەودا بەشبوونەی کە لە نێوماڵی شیعە هەستی پێکرێ بە تایبەتی شیعی عێراقی و شیعی عێراقی ئێرانی یعنی دابەشبوونێکی زۆر وازەحە و ساڵانێکی درێژە ململانەیە بەردەوامی هەیە ئێستا زیاتر دۆخەکە تەشەنەی سندووە و ئێمە بەر پەرچەکەردارەکانی شیعی عێراقی و شیعی عێراقی ئێرانیەکەوین کە لەوەی کە چۆن ئەم دابەشبوونە زیاتر لە نێوماڵی شیعە ڕەنگی داوەتەوە و ڕنگدانەوە کەشی لەوە کەوتووە کە لە ماڵی شیعە بمێنێتەوە سەرنجام لەسەر حکم لە عێراقا کاریگەری گەوری پیشاناوە ئەوەی کە ئێمە بینین زیاتر لە دەمانگە لایەنەکان ناتوانن بگەنە ڕێکەوتن ئەوەی کە ئێمە لە خولی پێشوش لە 2010 بینیمان کە علاوی و هێزە براوەکان نان توانی حکوومەت پێک بێنرێن و دواتر جۆرێک لە سازان دروست کرا و کەسێکی بەناوی بێلایەنێنرا حکوومەتی پێ بگەێنرا ینی هەموومانە دەرهاویشتەوەن کە لە عێراقا بەڕاستی کار بە دەستور ناکرێ و بنەماکانی دیموکراسی بنەماکانی ئازادی لە ئاسی پێویستە مامەڵیان لەگەڵ ناکرێ و ڕێز لەو بنەما و بنچینانە ناگیرێت کە پەیوەندیامە دیموکراسیەوە هەیە بۆ نمونە ئەگەر بوترێ ئەگەر کورد هۆکاری لەدبوونی ماڵی شیعە ینی بۆ نمونە لە حکوومەتەکانی پێشووترا بۆچی نێوماڵی شیعی زۆر ئاسان کاتێک ئەوان سەرگۆزیرانێکیان دەستنیشانە کرد بە لایەنەکانی دیکەش بە ئاسانترە کەوتنە سەرەوەی کە حکوومەت پێک بێنن زۆر بە ئاسان کوردەگەیشتە سەرەوەی کە کەسێک بۆ سەر کۆمار هەڵبژێرێ سونە کەسێک بۆ سەرۆکی پەرلەمان هەڵبژێرێ و هێز و لایەنە سیاسیەکان پێکەوە لە حکوومەتە بەشداری بکەن بەڵام بە مروری زەمن بەڕاستی ئەگەر لە قۆناغی یەکەمە هاوپەیمانەکان جۆرێک لە گوشار و فشاریان هەبوو لەسەر هێز و لایەنە شیعەکان ئێستا ئەم جۆرە لە تەدەخولی هاوپەیمانەکان و بە تایبەتی ئەمریکا کەم بۆتەوە و ئەبینین کە بۆ نمونە هێزە شیعەکان جیاوازیەکانیان بە تەواوەتی زەق بۆتەوە بۆ نمونە ڕەوتی مقتەدا سەدر باسی سیاسەتێکی نە ڕۆژهەڵاتی نە ڕۆژئاواییەکە هێز و لایەنی دیکە هەیە کە بۆ نمونە دەنگەکانی لە ئاسی پێویستانیە لە بەردەم خەڵکی عێراقا ژماری کورسیەکانی وەکو پێویست نێناوە ئەوان بانگەشەی شتێکی دیکەکەن و هەوڵێن داخوازی و مەطالبی دیکە لە دەرەوەی قانون لە دەرەوەی کەمینە و زۆرینە بستەپێنن باشە زۆر کەس ببوورێت خۆکاک سەربەست قسەکانیشی پێوە ینی ئەوەی کە وەصفی ئەم ململانێتوندەی نێوماڵی شیعە دەکرێت لەلایەن چاودێرانی دۆخی سیاسی عێراق و دەوتریانی ململانەکە لەسەر دەسەڵاتەوە هەمیشە ینی شیعە ڕاستە دوای ڕوخانی ڕژێمی بەعز و ڕژێمی سەدام ینی هەمیشە ئاوەتی بوو کە دەسەڵاتی عێراق بگرێت دەست فعلا دەسەڵاتیشی دەست بەڵام ئێستا ململانی توندی نێوماڵی شیعە لەسەر دەسەڵاتە بەڵام یعنی پرسیارەکە ئەوەیە خۆیەکێک لە ینی بڵین قوتبەکانی شیعەکەیش مقتەدا سەدرە لە پەیامەکانی دوێنێ و پێرەیدا ئەوەی ڕەت کردەوە کە ئەوان هەوڵی دەسەڵاتیان دابێت و تێگەر ئێمە هەوڵی دەسەڵاتمان بایە 73 پەرلەمانتارمان ناکشانەوە کەواتە پێ دوایە ململانی قوڵی نێوماڵی شیعە تەنها بۆ دەسەڵات دەگەڕێتەوە یاخود نەخێر کۆمەڵێک بابەتی دیکەی مێژووی هەیە کە لە نێوان ماڵی خۆیاندا بەم شێوازە گەیشتون ئەکرێوە تەماشای بابەتەکە بگەین بەشێکی گەورەی پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە کە هەرێکێک لەم دوو کوتلە گەورەی ناوماڵی شیعی هەوڵەیات حکومڕانی عێراق بێت و بەشەکەی دیکەی کە بە باوەڕی من بەشە سەرەکی و گەورەکەی ئەوەیە کە بەڕاستی دەوڵەتی هەرێمی هەیە کە ئەوێ خاوەنی قەرار بێت لە ناو عێراقا کە ڕەنگە ئەمان لە ناو ماڵی شیعە ناکۆک بێ بەتایبەت بێ ناکۆک بێت لەگەڵ ئەو بڕیارەی کە مقتەدا سەدر و ڕەوتەکەی یاوێنە لەبەرەوە زانم کە من بۆیە لە بەشی یەکەمی قسەکانیشمە باسیەوەم کرد کە عێراق سیادەی نەما و لەرزیوە و کەوتووە عێراق وڵاتێکە تەدەخولی هەرێمی بە تایبەتی زۆر لەسەر ئاسی سیاسیەکە ڕەنگی یاوەتەوە ئەوەی کە ئێستا لە عێراقا حکومەکە بەرژەوەندی خەڵکی عێراق نییە بەڵکو بەرژەوەندی دەوڵەتانی دیکەیە بە تایبەتیش بەرژەوەندی دەوڵەتانی ناوچەیی بە تایبەتی ئێمە دوو دەوڵەتی زۆر زلهێز لە منتیقی هەیە کە دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیایە بەڵام ئەوەی کە زیاتر لە ناو مەحفەلەکەی بینین بەڕاستی دەوڵەتی ئێران تەدەخولی ڕاستەوخۆی هەیە بۆ ناو حکوم لە عێراقا زۆر جار بە عێراقڵەن عێراقێکی ئێرانی کە وەکو ئاماژەیەک لەوەی کە عێراق ئێران توانێتی بە قوڵایەکی زۆر بێتە ناو خاکی عێراقەوە و تەدەخولی سیاست بکات تەدەخولی حکومڕانی بکە و بە جۆرە لە جۆرەکان خۆی بە خاوەنی حکم بزانێ و لەو ڕووداوانەی کە لە دوای ساڵی 2023ەوە
لە عێراق ڕۆیان دەوڵەتی ئێران یەکێکە لەو دەوڵەتانەی بە پلەی ئیمتیاز لە دۆخی عێراق سوودمەند بووە و زۆرترین تەدەخولیشی هەبوو بۆ ناوخۆی کاروباری عێراق لە پێکێنانی حکوومەت لە چۆنێتی شێوازی حکومڕانی لە عێراقا و لەسەر زۆر بابەتی دیکەش ئێران ڕۆڵی هەبووە بە تایبەت لەو کێشانەی کەوتۆتە نێوان حکوومەتی مرکزی و هەرێمی کوردستانەوە ئەتوانین بڵین کە ئێران یەکێک بۆ لەو دەوڵەتانەی وەک بەشێ لە مەحوەر لە ناو کێشەکەیە بووە ڕۆڵی هەبووە لە ئەنگیری ماڵی شیعی کردووە و زۆر جارش داڕێژەری سیاسەتەکان بۆ لەبەرەوە بە باوەڕی من هۆکاری هەرە بنەڕەتی لەو شکالەتیانەی ئێستا ناوخۆی عێراقی گرتووە و دواکەوتنی پێشێنانی حکوومەتی عێراقی گەیشتنی دۆخەکە بەم دۆخە پڕمەترسی و شڵەژا و بێئامانەی کە ئێمە ئێستا بینینەوە کە تا ئاستی پیاکێشان نزیک بۆتەوانێ بەشێکی گەورەی پەیوەندی بە تەدەخولی نێودەوڵەتیەوە هەیە پەیوەندی بە تەدەخولی دەوڵەتانی هەرێمیەوە هەیە پەیوەندی بۆ هەیە کە سیاسەتێکی عێراقی نیشتیمانی حزۆری نییە یاخود زۆر لاوازە و ئەو سیاسەتەی کە لە دەرەوە تەحکوم بە عێراقەوەکە بەڕاستی زۆر لەو خواستە یان لەو ئیرادێ بەێسترا کە لە ناوخۆی عێراقا مامەڵە لەگەڵم بابەتاکە ئەلەم نقطەیە حەزەکەم ئاماژە بە یەک شتێک بکەم بە کورتیەوەیە بەڕاستی کورد هەمیشە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو شتێک کە کردوێتی لە سیاسەتی گشتی ئەم هەرێمی ڕەنگیاوەتە ئەوەیە کە هەرێمی کوردستان هەوڵیا و کێشە نەبێ بۆ ئەوانی تر ئەین لە عێراقا کورد کێشە نییە بۆ سونە کورد کێشە نییە بۆ شیعە هەرێمی کوردستان کێشە نییە بۆ تورکیا کێشە نییە بۆ ئێران کێشە نییە بۆ سووریا یعنی ئەم سیاسەتی بە خۆ بە کێشە نەکردنە بە باوەڕی من سیاسەتێکی زۆر باشە ومێ دەکەم سەرکرداری سیاسی کوردستان لەسەر سیاسەتی بە تەداخل نەکردن یان بە مەترسینەکردنی هەرێمی کوردستان بۆ سەر تر ئەم سیاسەتە بەردەوامی هەبێت. دەستخۆش دێم و خزمەت جەناب بە تایبەتی بۆی کە سەرکردایەتی سیاسی کورد دەرگای ینی ماڵی کوردی کردوەوە بۆی کە لایەنە سیاسی عێراقەکان بێن لە هەرێمی کوردستانە هیچ نەبێ لەسەر مێزیشی گفتوگۆ کۆ ببنەوە و لەسەر کێشە قوڵەکانی عێراق تا ڕادێ بگەنە ڕێکەوتن دواتر لەسەرەوە قساکەین سوپاس دەکەم کاک سەربەز کاگاری ینی کە هەژمونی وڵاتان ئەوها بەم شێوە لە عێراقدا بوونی هەبێت و لایەنە سیاسیەکانی عێراقیش ئەم ناکۆشیە قوڵ و ململانێتوندیان هەبێت لەسەر بەڕێوەبردننی دەوڵەتێک کە لەسەر ئەساسی دەستور و بنەمای تەوافق و هەروەها شەراکەت دامەزرابێت لە دوای ساڵی 2023ەوە ینی پێ دوایە ئەگەر ڕێکەوتن نەبێت و ئەگەر سازان نەبێت و ئەگەر تەوافق نەبێت لە نێوان پێکاتەکانی عێراق بە گشتی کورد سونە شیعە و دواتر لە نێو ئەم ماڵانە خۆیان یعنی هاوبەشی و تێگەیشتن نەبێ بۆ قەزیە گەورەکە کە قەزیە عێراقە عێراق لە ڕۆ دەستوریەکەەوە ئەگەری هەیە بەرەو ترازان و دابەشبوون بڕوا ئەمەیان تا چەند قانونی ئەگەر وا بێت یاسا و دەستور چیەکە لە عێراقدا؟ بڵێ ئەوەی ڕاستی بێ ئەگەر ئێمە باس هەژمونی وڵاتانی زلهێز بکەین بە تایبەتی وڵاتی ئەمریکا و ئێران یعنی بینین بە ئاشکرا دەستیشی بەڵیان لە بەڕێوەبردننی سیاست یاخود بەڕێوەبردننی پرۆسی سیاسی لە عێراقا هەیە بە تایبەتی ئێران ئەومان بیر نەچێت لارە من لەگەڵ کاک سەربەستا لەوانەیە لەوەیە تۆزە پێچەوانە بیر بکەمەوە لا نەشیعەکان هەرچەندێک ناکۆک بن لە ناو خۆیانە چترێک هەیە کە پێوترێت چتری ئێرانی چترێک هەیە کە پێوترێت چتری مەزهب و عەقیدە لەوانەیە ئەوان وەکو مەرجع بگەڕێنەوە بۆ ئەو بابەتە دوجار لە ناو خۆیانە کۆک بن و ڕێک بکەون بەڵام ئەوەی کە بەلای منەوە سەیرە یاخود ئەوەی بەلای منەوە کێشەیە یاخود بۆتە باس ئەوەیە کە لایەنێکی مەسەلەن بۆ نمونە لایەنێکی کوردی کە تۆ بچیت لەگەڵ لایەنێکی شیعیە واز لە ڕێکەوتن لەگەڵ لایەنی کوردیا بهێنی دواتر بچیتە ناو لایەنی شیعی و کوتلەی شیعیەوە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان لە بەرامبەرە وا بیرەکرێتەوەکەوە هۆکاری لێکترازانی نێوماڵی شیعە کووردە من بۆ نایم یعنی لە ناو خۆما وەکو کورد وەکو هێز و لایەنە سیاسیەکان لە ناو کووردا وەکو خۆم ڕێک بکەوم بە تایبەت ئەو دوو هێزە سەرەکیەی هەرێمی کوردستان کێشێتی و پارتیە ببن بە چترێکی باش ببن بە چترێکی کۆکەرەوە بۆ ناو ماڵی کوردی هەموو هێز و لایەنە سیاسی کوردەکان لەژێر چتری خۆما کۆ بکەمەوە کە بچم بە یەک پاکێجی باش لە پێناو بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان بچمە بەغاوە شەڕ لەسەر مافە دەستوریەکانی بکەم بۆ ئەوەی دوجار هەم لە ڕووی دەستوریە هەم لە ڕووی یاسایە و هەم لە ڕووی سیاسی شەو گۆڵمان لێ نەکرێتەوەی بینیمان لە ماوەی ڕابردووە سەبارەت بە محکەمەی ئیتیحادی و لە دەستورە و لە نەناو خودی پەرلەمانە کە سەبارەت بە یاسای نەوت و گاز کە بە قانونی موازنە نەبرایە پەرلەمان کە مادەی 140 جێبەجێ نەکرێت ئەمانە هەمووی دەرخەری ئەوەیەکەوە
حزب و هێز و لایەنە سیاسیە کوردیەکان لە ناو خۆیانە یەکگوتار نەبوونە بە ئێستایشەوە. یعنی من تەمەنا ئەکەم بە هیوام لە ئێستا بەداوابیر لەوە بکەرەوە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان کار بکەن و واز لە بیری یاخود بەرژەوەندی تەسکی حزبی بێنن. ئەمە خاڵێک دوو ئەگەر دیقەتان دابێ و تەرکیزتان دابێ لە خیتابەکەی یاخود لە گوتارەکەی بەڕێز مقتەدا سەدر زۆر بەڕوونی ئەوەی پێوە دیارەکە کێشەی سیاسی یاخود پرۆسی سیاسی لە عێراقا گەیشتووەتە حدێک کە چارەسەری یاسایی یا چارەسەری سیاسی چارەسەری نەبێت و شتێکی تربان هەیە نەبوونی متمانە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان ئەمیش بۆ خۆی کێشەیەکە کە بگەڕێنەوە بۆ گوتارەکەی مقتەدا سەدر ئەبینین داوای کۆمەڵێ شتەکە لەوانە هەڵوەشانەوەی پەرلەمان لەوانە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بەناڕاستە و خۆش بێ گۆڕانکاری لە نظامی حکمی عێراقیە بە جۆرێک لە جۆرەکان باس لە هەموارکردنەوەی دەستورەکە کە ئەمە باشەوانە تا چەند دەستوریە لایەنی سیاسی تا چەند ناتوانێت بۆ شێوازە داوای گۆڕانکاری لە دەستور و یاساکانی عێراق بکە کە لەسەر بنەمای تەوافق دامەزراوە و داوای هەڵوەشانەوەی ئەم پەرلەمانە بکە کە خۆی هەر لە هەڵبژاردنێکی پێشوەختەدا هاتۆتە بوون. ئەوەی بەلای منەوە سەیرە خۆی کوتلەی سەدری خۆی پێشکارێکی قانونی یاسایی دەستوریان کردووە بە کشانەوەیان لە پەرلەمان ئەمە یەک خۆی ئێستا کشاوەتەوە ناکرێ داوای هەڵۆشانەوەی پەرلەمان بکە ئەمە دوو طبعاً ئەوانی کە لە دەستورە شارەزان خۆیان دوو ڕەئیان هەیە بۆ بابەتی دەست لە کار کێشانەوەکەی کوتلەی سەدر بەپی مادەی 49 لە دەستوری عێراقیە باسیەوەی کردووە کە دوای پەسەندکردنی دەستور ئەبێت یاسایەک دابرێ بۆ مەوزوعی ئیستیقالە و ئیقالەی یاخود لە کاتی مردنی ئەندامی پەرلەمانە و دوجار لە 2006 یاسایەکمان بۆ دەرکرا کە ئەو یاسایە باس لە ئیستیبدالی ئاعضای مەجلیسی نوابەکە کە ژمارە 6 2006 ئەمە بە ڕوونی باس لەوە ئاکات ئەڵێت ئەگەر هاتوو ئەندام پەرلەمانێک ویستی دەست لە کار بکێشێتەوە ئەمە یاساییە بەڵام چۆن یەکەم شت ئەبێت بە زۆرینەی دەنجی ئەندامانی پەرلەمان واتە لە ناو پەرلەمانەوە بێ دووەم ئەبێت ساڵێکی تەواو کردبێ ئێمە جارێ ساڵێ بەسەر هەڵبژاردنەکانە نەڕۆشتووە ئەمە خۆی بۆ خۆی پێشەکارێکی زەقی دەستوری و یاسایی ئەمە لەلایەک دوو هەڵوەشانەوەی نظامی حکوم لە عێراق ئەمە کارێکی ئاسان نییە و پێویستی بە کۆمەڵی میکانزمی زۆر هەیە و ئەوشمان بیر نەتێت دەستوری عێراقی لەیەکێکە لە دەستورە هەرە باشەکانی ناوچەکە و یەکێکە لە دەستورە جامدەکان کە بەعربی پێوترێت لا يجوز التعديل عليه إلا بإجراءات معقدة يعني كۆمەڵە ئیجراءاتی معقدەیە پێویستە ئەو ئیجراءاتانە بگیرێتە بەر کە لە مادەی 126 دەستوری هەمیشەی عێراق باس کراوە کە ئەوانە کۆمەڵە ئیجراءاتی زۆر معقدە بە هەموو بە هێز و لایەنە سیاسیەکان ناکرێت ئیلا بە تەوافقێکی سیاسی پتە و لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بە کوردیشەوە یعنی من بەڕاستی ئەوەی کە ئەیبینم ئێستا دەرەچەیەکی قانونی ئەگەر بۆ ئەم بابەتە هەبێ ئەویش ئەوەیە ئەگەر هاتوو لایەنە سیاسیەکان لە ناو خۆیانە گفتوگۆیەکی باشی جددیان کرد لە پێناو بەرژەوەندی گشتی و گەیشتنە ڕێکەوتن بۆ تەشکیلکردنی حکوومەت دوجار لەم کێشانە ڕزگارمان بێ ئەمە ئەکرێت ئەگەر نەکرا باشترین چارەسەر ئەوەیەکەوە سەرڕایەوەی کۆمەڵێ خەرقی قانونی خەرقی دەستوری کراوە باشترین چارەسەرەوەیە کە هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام بدرێتەوە ئەویش بە هەماهەنگی هەموو هێز و لایەنە سیاسیەکان لە عێراقا. بەڵێ دەست خۆش کاگاری دێم و خزمەت جەناب کاک سەربەز ینی ئەوەی کە لە عێراقدا دەگوزەریانی بۆ نمونە هەڵبژاردننی پێشوەختە بۆ ئەنجام درا ئەو تا دەرەنجامی هەڵبژاردنەکە بەو شێوازە بوو یخود ینی ڕووداوەکان لەوە چێ دیار بێ گەر هەڵبژاردننیش کەش بکرێت بە دڵنیایەوە کۆمەڵێک گانی تەزویرات و کۆمەڵێک لێرە و لەوێ دەستێوەردانی تێکرێت لەو چێ ئەو کات ئەنجام بە دڵی لایەنێکی دیکەی بەرامبەر نەبێ بە هەمان شێوە عێراق بگەێنێتەوە دۆخێکی دیکەی چەقبەستووی بەڵام قسەکە ئەوەیە ینی لابد منه إلا ئەبێ عێراقیەکان و سەرجەم لایەنە سیاسیەکان بە کورد و سونە و شیعەوە یەک هەڵوێز بن لە پێناو تێپەڕاندنی ئەم دۆخە قورسەی کە عێراق و عێراقیەکانی پێدا تێپەڕەوێ ئەم هەڵوێستێت چۆن دروستە بێ ئەبێ مل بدەی بۆ یەکتری و متمانە بگەڕێنیتەوە بۆ نێوان لایەنە سیاسیەکان دەرگای گفتوگۆ باشترە ناو عێراقا بکرێتەوە بۆ لایەنە سیاسیەکانی خود نەخێر پایتەختی وڵاتان بێتە کۆکەرەوەی ئەم لایەنە سیاسیانە کورد هەڵوێستی هەیە لەم بارەوە ئەم هەڵوێستانی کورد تا چەندە گرنگەوە تا چەندە کورد دەتوانێت سەرجەم پێکاتەکان و لایەنە سیاسیەکانی عێراق کۆ بکاتەوە لە هەرێمی کوردستانە. بەڵێ وەڵام من لە بەشی دومی پرسیارەکەی لە وەڵامی یەکەمە باسی ئەوم کە
کورد لەو ماوەی ڕابردوو لە ماوەی 30 ساڵی ڕابردووە هەوڵیاوە عاملی خێر بێ و نەبێت بە سەرچاوی کێشەکان و قوڵترکردنەوەی کێشەکان لەکوێ کورد پێی کراوە ڕۆڵێکی خێر بژێڕی جێڕاوێتی لەکوێ کورد نەیتوانیوە یان حەجمی کورد لە بەقەدەر حەجمی کێشەکان نەبووە کورد بێ هەڵوێستیان جۆرێک لە میانجی بێدەنگیشی ڕاگەیاندووە و تەدەخلی کێشەکانی نەکردووە یان بەلای کەم بە سلبی بەشداری لە کێشەکان نەکردووە ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆک نەچیروان بارزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان دەستپێشخەریکی ڕاگەیان سەبارەت بۆی کە هێز و لایەنە سیاسیەکان پەنا بۆ گفتوگۆ بەرن و لە هەولێریش ئەوان ئامادەن کە هێز و لایەنە سیاسیەکان کۆبکەنەوە تا ئەوەی کە بە حیوارێکی کوردی عەرەبی عێراقی کێشەکان چارەسەر بکرێن نەگەوەی کە پەنا بۆ دەوڵەتان ببرێکۆی کە جەنابەت باسیەکەی لە کۆبنەوەکەی ئەمڕۆی سەرۆک بارزانی و بەڕێز کاک پاڤڵ تاڵەبانی دووبارە تەکید لەوە کراوەتەوانەیە بە نەس هاتووە کاڵێ کار بکرێت بۆ یەک هەڵوێستی کوردی و ئێمە متابعەی دۆخەکە بکەین و هەوڵ بین لایەنێکی ئیجابی بین لە کێشەکانان نەک لایەنێکی سلبی و تەسەورەکەم ئەم سیاسەتە بەردەوامی شێ بێت و ئومێدی شەکەم کە بەردەوام بێت لایەنێکی تر لەسەرەوەی کە بۆ نمونە باسیەوە کرێت کە بۆ هاوڕێمان باسیەوەکە بۆچی کە کورد بە یەک پاکێج و یەک پرۆژە لە بەغدا نەبووە و ئەو ببێ بە بۆی کە یان ڕەنگە کورد هۆکار بوو بێ بۆ زیاتر زەقبوونەوەی کێشەکانی نێوماڵی شیعی من باوەڕم وایە بەشێ لەو کێشانەی کە لە نێوماڵ کوردیش دروست بووە دووبارە کاریگەری دەوڵەتانی هەرێمی بەسەرەوە لەبەرەوە ینی وا هەستەکەم وێنەکە بۆ جۆرەیە کە کاریگەری دەوڵەتانی هەرێمی تەنها بە تایبەتیش ئێران تەنها لەسەر ماڵی شیعی نییە بەسەر بەشێ لە ماڵی خۆی پێدوانیە کارسەرۆزیانی ڕەنگی داوە ئەو دۆخی کە لە ناوچەکە شاگوزەرێەوە لە دنیا شاگوزەرێت ینی هەم عێراقە مەرێمی کوردستانیش پێی کاریگەر بێت وڵا بەدڵنیاییەوە یان دۆخەکە دۆخێکی ناهەموارە بەڵام بەشێکی گەورەی کێشە لە ناو عێراق لە ناو خودی عێراقەکان خۆیانەوە سەرچاوی گرتووە و بۆ تەدەخولی کە دەوڵەتانی ناوچەکە بۆ سەر عێراق دەستیان پێکردووە کاگەڕێ من هەمیشە کە باز لە عێراقەکەم بەڕاستی لە گۆشەنیگای کوردیە خوێنمەوە و بۆشم گرنگە لەم گۆشەیە تەماشای بکەین ینی لەو ساڵانی ڕابردوو بەشێ لە بەناو پەرلەمانتارەکان کە یاخود ئەو پەرلەمانتارانی بە کوردی قسەیانەکرد لە بەغداد و کە وایە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەن زۆر جار فەزلی حکوومەتی عێراقی و باشی دیموکراسیت لە ناوەڕاستی و باشووری عێراق و چۆنەتی مامەڵەکردنی ئەوان لە ڕووی قانون و زۆر بڕگەیترەوە باسەکرا بەڕاستی ئەوەی کە ئێستا ئێمەی بینین لە عێراق باشترین بەڵگەیە لەسەرەوەی کە عێراق لە پرسی دیموکراسیە تووشی ئیفلیجێکی گەورە بووە و هەرگیز و لە هیچ بوارێکی حکوومەت عێراقی چەند هەنگاوی لە پێش هەرێمی کوردستانەوە نەبووە بەڵکو ئەوە هەرێمی کوردستانە کە توانیوێتی جۆرێک لە نەوایەکی ئارام لەم ناوچە گرگرتووە دروست بکە و بەشێکی گەورەی ئەو کێشانەی کە هەرێمی کوردستان تووشی بووە لە بابەتی بودجە لە بابەتی جێبەجێنەکردنی مادی 140 لە زۆر پرسی تریشە پەیوەندیان بە حکوومەتی عێراقی و دەستدرێژی حکوومەتی عێراقی و نەسازانی هێز و لایەنە سیاسی عەرەبیەکانەوە هەیە لەگەڵ ماڵی کوردیە ینی هەندێک جار بەڕاستی پێم باشە هەڵگەڕێنەوە سەر و بابەتەش کە زۆر جار بەشێ لە ڕۆژنامە نووسەکان بەشێ بەلە بەناو پەرلەمانتارەکان هەندێک جار هەندێک ڕەوت و لایەنی سیاسی لە ناوخۆی کوردستان هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانیان بۆ تاوانبارە کرد کە کورد هۆکاری ڕێگنەکەوتنە لەگەڵ حکوومەتی عێراقی کورد ئیلتیزام ناکات بە دەستورەوە کورد لە بابەتی یاسای نەوت و گازا دەست درێژی کردووە بەڵام هەموو ڕووداوانێکی ئێستای بینین لە عێراق گوزەرێ هەموو ئەو شتانێک کە هاوڕێمان باسێکە کە لە عێراق کار بە یاسا ناکرێ ینی هەمووانە بەڵگەن لەسەرەوەی کە هەرێمی کوردستان سەرباری ناسکی دۆخی خۆی سەرباری کێشە و ئەستەنگەکانی لە ڕووی دیموکراسیەوە زۆر لە عێراق باشتر بووە لە ڕووی مامەڵەکردنی حکومداریەوە بە چەند فرسەخێک لە پێش عێراقەوەیە و لە بابەتی ئازادیەکان لە بابەتی دیموکراسیەت لە بابەتی پاراستنی مافی کەمینەکان لە زۆر ڕوانگەی دیکەوە هەرێمی کوردستان مامەڵەیەکی تەندروست و زۆر باشی کردووە و باوەڕشم وایە کە بەشێکی گەورەی و کێشانەی کە لە هەرێمی کوردستانە گوزارێت بە تایبەتیش کێشەی کێشەدارایەکانمان بە تایبەتیش ئەو کێشانەی کە دادگای بەناو فیدراڵی لەسەر پرسی نەوت و غاز هەرێمی کوردستان دروستی کردوون بە تایبەتیش جێبەجێنەکردنی مادی 140 لە ماوەی 18 ساڵی ڕابردوو کە حکوومەتێک لە دوایەکانی عێراق خۆیان لێ دزیوەتەوە بە باوەڕی من پەیوەندی گەورەیان بە کەم تەرخەمەکانی عێراقەوە هەیە پەیوەندیان بۆ هەیە کە لە مەرکەزی عێراق خاڵدانێک هەیە باوەڕی بە دیموکراسی و ئازادی و مافی پێکاتەکان نییە و بەڕاستی دوور و نزیک نیانویستووە مافەکانی خەڵکی کوردستان سەلمێنن هەموو ئەمانە سەلمێنەری ئەوەن ینی ڕاستەقینەی ئەوە سەلمێنن کە بەڕاستی ئێمە ساڵانێکی درێژ ئەو گوتارەمان هەبووە و قسەمان کردو لەسەرەوەی کە بەڕاستی لە پرسی کێشەکانی هەرێمی کوردستان و عێراقا
عێراق تاوانبارە هێز و لایەنە سیاسی عەرەبیەکان دەست درێژیان کردوتە سەر دەستور سەر مافەکانی خەڵکی کوردستان. دەست خۆش کاگێ سەربەزژیان کاگێ ئاری مەسلەی ئەوەی کە تاوەکو ئێستاش کە ینی عراقیەکان ئەم ململانێتونداکەن لایەنە سیاسیەکان کە ناگەنە ڕێکەوتن و ینی ملنەدان بۆ یەکتری و عێراق دەرباز بکەن لەو دۆخ و قەیرانە قورسی کە پێیدا تێپەڕە بێت ینی پێویستە لایەنی سێم لە ڕووی یاساییەوە و لە ڕووی قانونیەوە بێتە ناو بابەتەکەەوە زۆر کەس باز زەواکە کە ئەی بۆ نمونە هەندێک جار دەوترێ هەندێک جار کە لایەنی سێم بۆ نمونە نەتەوەی گرتوەکانە بێتە ناو بۆ چارەسەرکردنیەم کێشانە پێت وایە ینی لە ڕووی یاساییەوە نەتەوەی گرتوەکان ئەتوانێتە داخولکە ئەگەر ئەتوانێت ینی ئەو قووەت و هێزەی هەیە کە بتوانێت لایەنە سیاسی عراقی ناکۆکەکان کۆ بکاتەوە لەسەر مێزیشی گفتوگۆ بۆی کە هەر هیچ نەبێت تا ڕادەیەک نزیک بنەوە لەیەک و ئەم دۆخە بەریەکەوتنە قورسەی کە لە ئەگەرێکی نزیکدا دەوترێت دێتە ئاراوە دوور بخاتەوە. بێگومانەوەی کە گرنگە لە ئێستاە تەڕەفی سێەم بەڵام تەڕەفی سێەم وەکو تەڕەفێکی کاریگەر و خێر بێتە نێوان هێزولانە سیاسیەکان لە عێراقا و دووبارە بەخشینەوەی متمانە لە ناو هێزولانە سیاسیەکان ئەوەی کە ئێستا کێشەیە نەبوونی متمانەیە لە ناو هێزولانە سیاسیەکان لە نێوان خۆیانە و نەبوونی متمانە بە تەڕەفی سێمیش کە ئەگەر هاتوو نەتەوەی گرتوەکان بێ یاخود ئێران بێ ئەگەر ئەمریکا بێگەر هەر وڵاتێکی تر بێ ئەگەر لە ماوەی ڕابردووە بینیمان پێم وە بێ هەر ئەمڕۆ یاخود دوێنێ نوێنەری نەتەوەی گرتوەکان لەگەڵ تەڕەفێک یاخود لایەنێکی سیاسی عراقیە کۆبووتەوە چاوەڕێ ئەوە کرێ کە ئەگەر بگەنە ئەنجام دواتر ڕایبگەرن بۆ گشتی بۆ خەڵک ئەمە لە لایەک دوو وەکو لایەنی یاسایی وەکو لایەنی دەستوری ئەگەر باسی چارەسەر بکەین ئێمە لایەنێکی کاریگەر لایەنێکی بەقووەت وەکو سڵتەی تەشریعی کە بریتە لە پەرلەمان کە خۆی یاساکاندا ئەنا تەعتیل کراوە لەلایەن خەڵکیەوە بە هەندانی کۆمەڵی خەڵک یعنی من بە هەموو شێوەیەک لەگەڵ هەڵبژاردن لەگەڵ خۆپشاندانە بە هەموو شێوەیەک لەگەڵ مافاڕەواکانی ئەو خەڵکەم بەڵام ناکرێت تۆ مؤسسەیەکی گرنگی قانونی تشریعی وەکو پەرلەمان ئاوها استهزایی پێ بکرێ بەو شێوەیە بەو زمانێ بڵم سووک بکرێ ئەمەیان بەڕاستی مەقبول نییە لە هیچ لایەکەوە قبول ناکرێ و لە لایکی تریشەوە بەرامبەرەکەی کە چوارچێوەی هەماهنگجیە کە ئیطاری تەنسیقی ئەمیش بە هەمان شێوە کارێکی وای کردووە کەوا متمانەی نە ئۆپۆسیۆن ڕوتی سەدر نە خەڵکیش لەلا بمێنێ ئەمش بە خۆی کێشەیەکە گرفتێکە کە ئێستا کۆمەڵانی خەڵکی عێراق و هێزولانە سیاسیەکانی تێکەوتووە چارەسەر ناکرێت ئیلا بە فتوایەکی محکمەی ئیتیحادی کە ئەعلا سوڵتەی قەزائیە کە پێویستە ئەوان بێنە سەر خەت بە هەر چەندێ خەڵک یاخود ڕوتی سەدر متمانەی بە محکمەی ئیتیحادیش نەماوە بەڵام وەکو لایەنی یاسایی وەکو لایەنی دەستوری کە ئاعلا سوڵتەی قەزائیە کەوا قەرارەکانی باتە و مولزەمە بۆ هەموو تەرەفەکان و تانە هەڵناگرێ پێویستە قسەیەکی بۆچی ئێستا قسەینی ئەو محکمە ینی بەڕاستی کاگەری لە ماوەکانی ڕابردوو زۆر بڕیارمان لێبینی بەڵام ئێستا بە تایبەتی لەسەر ئەو مەسەلەی کە جەناب داماژەی پێدەی ینی تعتیلکردنی یەشێک لە دامەزراوە هەر ئەستیارەکانی دەوڵەت کە تاوەکو ئێستا لە ڕووی هەڵبژاردنەوە هاتوۆتە بوون ئەویش ئەنجومەنی نوێنەرانە لەلایەن کۆمەڵێک خەڵک و لایەنێکی سیاسیەوە بۆ ئەو دادگایە ینی قسەی نیە لەسەری ئەوەی کێشەیە ئێستا شەقام کارکتەرێکی زۆر بەهێزە بەدەر لە سوڵتەی تەنفیزی وەکو حکوومەت ئەوەی کە ئێستا ئەبینین حکوومەتێکی بەپی قانون بەپی دەستور ئەگەر بتەوە نەتەوە حکوومەتێکی کار بەڕێکەرە ئەمە لی بوونێتەوە بەڵام ئەوەی کە ئێستا ڕوتی سەدر بەکاری ئەهێنێ وە کشاوەتەوە لە پەرلەمانە شەقامە یعنی مانۆڕێکی خۆپشاندانەکە مانۆڕێکی خەڵکی ئەکات و خەڵک دێنێتە سەر شەقام وەکو داشی دامە ئەیان جوڵێنێ ئەمە گرفتە گەورەکە لەمایە کە کۆمەڵی خەڵک لەوانەیە وشیارێکی وای نەبێت بەرامبەر بە موسساتی دەوڵەت بەرامبەر بە دام و دەستگاکانی حکوومەت لە ئەنجامە کۆمەڵە گرفتی تری لێ ئەکەوێتەوە وەسەرە کێشێ و پەلە کێشێ بۆ گرفتی گەورەتر لە لایەکی تر تۆ باسی محکمەی ئیتیحادیەکەی محکمە ئیتیحادیش بە هەمان شێوەکو پەرلەمان لەوانەیە ئێستا چۆڵ کرابێ لە ترسی خۆپشاندانە لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان
نتوانێت فتوایەک یاخود قرارێک بدا لە بەرژەوەندی لایەنێک حتمما قرارەکانی محکمەی اتحادی لە بەرژەوەندی لایەنێکە تۆ ئێستا وەکو وتم ئەمڕۆ شەقام بەدەست هێز و لایەنە سیاسەکانەوە ئەجوڵێ کە محکمەی اتحادی قرارێک بدا لە بەرژەوەندی لایەنێک بێگومان لایەنەکەی تر شەقام ئەجوڵێنێ بۆ محکمەی اتحادی و لە ئەنجامە لەوانەیە سوڵتەیەک یاخود دامەزگا یاخود دەستگایەک یاخود مؤسسەیەکی وەکو محکمەی اتحادی هەتێک بکرێ و دەرئەنجام یعنی کێشەیەکی دەستوری و قانونی و کۆمەڵاتی و سیاسی ترمان بۆ لەدایک بێت و نتوانین چارەسەری بکەین لەبەر ئەمەیە لەبەر ئەم هۆکارەیە لەوانەیە بە شێوەک لە شێوەکان محکمەی اتحادی بێدەنگ بێت و ئەوشمان بیر نەچێت محکمەی اتحادی لە هەموو پێکاتە سەرکیەکانی عێراقا لە کۆمەلگای عێراقیە پێکهاتووە لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان هەر لایەنێکی سیاسی بە کارکتەری خۆی بڵێ لەوانەیە بەشدار بە بەلا هەرچی قرارێکی سیاسی یاخود قانونی یاخود دەستوری محکمەی اتحادی مەبە ئەمە دو سەرنج وەرگرم کاگاری سوپاس دەکەم ئەوەی بەلای منەوە گرنگە ئێستا لە عێراقا ئاڵۆزیەک هەیە کێشەیەکی سیاسی هەیە و کەس متمانەی بە کەس نییە ئەوەی کە گرنگە ئێستا هێز و لایەنە سیاسیەکان لە کوردستانە لە هەرێمی کوردستان لە ناو خۆیانە ڕێک بکەون پێم وابێ ئەمڕۆژ کۆبنەوەیەک کراوە لە بینی یەکێتی و پارتیە پێم باشە یەکێتی و پارتی لە فکری حزبی لە بەرژەوەندی حزبی بێتە دەرەوە بە شێوەیەکی گەورەتر بیر بکاتەوە و بێتە چەترێک بۆ هەموو هێز و لایەنە سیاسیەکان و بێتە کارکتەرێک و بێتە میکانیزمێک بۆ ڕەواکانی گەلی کورد لە بەغداوە شەڕ لەسەر مافە دەستوریەکان مامکات چی تربیر لە بەرژەوەندی شخصی و حزبی و ئەوە نکاتەوە دەست خۆشکاگێ ئاریژەن کاک سەربەزمەنوی دو سەرنجی جەنابیشت بڵێ ئەوەی کە لە دۆخی عێراقی خوێنینەوە بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوو دۆخێکی پڕمەترسیە و کۆبنەوەکی ئەمڕۆی سەرۆک بارزانانی و سەرۆک بافڵ تاالبانی لەلای من گەشتبینیە شایانی ئەوەیە کە هەڵۆسی لەسەر بکەین ومێدی شەکەم کە پاراستنی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان وەک تەنها ئەرچیەکی دوو پارتیش تەماشا نەکرێ هێز و لایەنە سیاسیەکانی دیکەش تەنانەت لەسەر ئاسی کەسایەتیەکان لەسەر ئاسی ڕێکخراوەکانی کۆمەڵگی مەدەنی لەسەر ئاسی میدیا خەڵکی کوردستان پێگڕا کار بکەین بۆی کە لەم دۆخە پڕمەترسی عێراق بتوانین بپەڕینەوە و هەرێمی کوردستان وەکە میشە ئاودان و ئارام بێت و لە ئەگەری هەر گۆڕانکارێک لە عێراقا پشک و مافەکانی خەڵکی کوردستان پارێزراو بێ ئەو لەوێت بۆ ئێمە بەڕاستی هەمیشە ئەوە بووە کە تەکەس بکەین پێداگری بکەین لەسەر مافەکانی خەڵکی کوردستان بۆ ئێمە مافەکانی خەڵکی کوردستان لە پێش هەر پرۆژە ئەجندایەکی ترەوە بێ و سپاس بۆ برای بەڕێزبن کاک سەربەزمەنمی کە لە ستۆدیۆ لەگەڵ ما سپاس دەکەم سپاس بۆ کاگاری ئەحمەدیش کە ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری کردووە لەگەڵ ما سپاس دەکەم بەڵێ بیرەرانی بەڕێز سپاس بۆش کە تام ساتە بینەری بەرنامەی پانۆراما خواتان لەگەڵ